مادەی هۆشبەر سەرجەم ئەو مادانەیە کە مرۆڤ بە مەبەستی گۆڕانکاری لە مەزاجیان ڕفتاری خۆیدا بەکاری دێنێت و یان پێکهاتەیەکە یان ئەو واتای ئەو پێکهاتەیە کە مرۆڤ بۆ گۆڕانکاری لە مێشکدا بەکاری ئێنێ پێی دەوترێت دەرمان یاخود مادە. هۆکارەکان زۆرن، مەسەلەن هۆکاری کۆمەڵایەتیە، ئابووریە، تەندروستی لانی جەستەیی و دەرونیەکەی ئەگرێتەوانێ، هەروەها کرانەوەی کۆمەڵگا بەڕووی وڵاتانە زیاتر کەوتوا بڵێن ئێستا کۆمەلگا ئێمە باسی کۆمەلگای کوردی ئەەکەین کە کۆمەلگاکەمان کرانەوەیکی باشیە بەڕووی گەشتیاران و وڵاتانە. کرانەوەمان بەڕووی وڵاتانە، مەسەلەن لە وەکوتۆڵەی وڵاتان دراوسەکانمان کە وەکو ئێرانە و هەروەها تورکیاش ئەمڕۆ کاریگەری هەیە مەسەلەن هەر لەسەر کۆمەلگای کوردی لە بەکارهێنانی مادەی هۆشبەرە. مادەی هۆشبەر کێشەی تەنیا کەسی نییە، تەنیا ئەو کەسە نییە کە بەکاری ئێهێنێ، بەڵکو چەلایەنە کە پەیوەندی بە تاک و بە کۆمەلگاوە هەیە. ئەمە پێویستە مەسەلەن ئەم کێشەیە یعنی پێویستە ئەم کێشەیە بە کێشەیەکی گشتگیر دابنین، هەموو لایەنەکان ئەگرێتەوانێ. لەبەرەوەی تەڵان کاری چ ژن بێ و چ مناڵیش بێ هیچ لەم کاریگەریانە کەمتر ناکاتەوە لەسەریان. بەتەکید یعنی کاریگەریکی زۆریشی لەسەر ژنان کردووە. ژنان ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر هاوسەرەکەی بەکاری هێنا بێتە هۆی پەرتەوازەبوونی خێزان، کە من وەکو ئێستاوەکو لە چاکسازی گەورانە کارەکەم، یان بەڕاستی پەرتەوازەیەکی خێزانی زۆر دروست بۆ لەناو کەسانەی کە باوکن و هاوسەرگیریان کردو و مناڵەکانیان تووشی کێشە ئەبنەوە، ژنەکانیان هەروە تووشی کێشە ئەبێتەوە. ڕۆژانە و کەیسانە ئەبینین کە چاپێکەوتنیان لەگەڵاکە یەکێ پرسیارەڵین چی وای لێ کردی کە مادەی هۆشبەر بەکاربهێنیت، ئەمە پرسیاری ئێمەیە. بۆ نمونە مەسەلەن بیانۆکان زۆرن یا هۆکارەکان زۆرن با بڵێن، یەکێک لەوانە کە دەوروبەرە کۆمەلگایە، هاوڕێبوونی هاوڕێی خراپە دوو لایەنە کۆمەڵایەتەکان، یا ئەو کەسێک کە تووشی کێشەیەکی کۆمەڵایەتی ئەبێتەوە یا تووشی ڕووداوێکی زەبراوی ئەبێتەوە لە ڕووی دەرونی و جەستەییەوە ئەبێتەوە، ئەمانە هۆکارە یا جۆری کارەکەی حاڵەتی ئابووری ئەو کەسە وای لێکا کە مادەی هۆشبەر بەکاربهێنێت. کەسی کەوێتە حاڵەتێکی زۆر خراپەوە، یەکاوانی کە ڕوبەڕووی یاسا ئەبنەوانەیە کە زیندانی ئەکرێن، طبعا ئەمانە هەموو پەشیمانی دەرەبڕنکەوەیە مەسەلەن هۆشیاریمان نەبووە لەسەر بابەتەکە یا بە کوتۆڵێ بە بۆنەی هۆک بیانوویەکەەوە تووشی ئەوە بۆ ئاەتر هاوڕێی خراپە هۆشیاری نەبووە لەسەر بابەتەکە، طبعا داواکەن مەسەن هەیەە داواکات چارەسەر بکرێ، هەیە داوا یعنی داوا ناکە مەسەلەن ئەڵێ لەوانتیان ها کێشەکەی کێشەی خۆمە بە تاوانی نازانێ وە لەو مادەی هۆشبەر ئەمڕۆ تاوان نییە، ئەمڕۆ نەخۆشیەکە پێویستە چارەسەر بکرێ. ئامارێک وەرگری مەسەر لەسەر خلالی ئەم 6 مانگە سێرەکەی مادەی هۆشبەر ئاستێکی بەرزی کردو، مەسەن ئەگەر بڵین لە ڕۆژەکە مقابل چاپێکەوتن لەگەڵ 4-5 شەکەی حساب بکەین بەلای کەمەوە سییانیان لەو 5 سییانیان مادەی هۆشبەرە. ئەنی بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆرە، تەمەنەکان جیاوازە، مەسەلەن هەرزەکارێک گەنجێک کە ئەچێتە ناو کۆمەلگاوە، بۆ نمونە ئەم مناڵە ئەم گەنجە مەسەلەن جگەرە کێشە یا مەشروب خۆرە، زۆرینەیە مەجاریواڵێ لە جیاتی ئەو مەشروبە ئەخۆیتەوە ئەم حەبە بخۆ زۆر باشتر کاریگەری باشترە لەسەرت، یان زیاتر چێژە پێ ئەبەخشێ. یا جاروا حەزەکات تاقیب کاتەوە ئەو کەسەیە گەنجەکە من سێرێکی تووشی کێشەیەکی کۆمەڵایەتیە بێ یا تووشی ڕووداوێکی زەبراوی ئەبێ، ئەو کەسە ئەزانێت لە چێ کوچۆنەڵێ لە دەرگایەکەوە بێتە ناو ژیانی تۆ، بزانە چی کێشەیەکەیە لە چ ڕوویەکەەوە کێشت هەیە، مەسەلەن کێشەکەت کۆمەڵایەتیە، کێشەکەت تەندروستی، کێشەکەت ئابووریە، بێکاریە، لەو لایەنەوە ئەچێتە ناو بابەتەکە، ینی تۆ ئەو کەسە فێری مادەی هۆشبەرەکە ئەو نقطە زعفەی کە لەو کەسەیە هەیە بۆ لە بیربردنەوەی کێشەیە، ئەگەر کێشەیەکی بێ بۆ لە بیربردنەوەی کێشەیەکی، ئەگەر نەخۆشە بۆ مەسەلەن ئەگەر ئازارشکێنێک بە ئایا کێشەیەکی نەخۆشیەکی دەرونی هەبێ، ینی بزانێت لە چ ڕۆیەکە و تۆوتر کەم و کورتی هەبێ لەو دەرگایەوە ئەچێتە ناو ژیانی ئەو کەسەوە. کاریگەریەکە لەسەر ژنان و مناڵان تقریبا وەکو یەک وایە، ینی مناڵ چۆن گەنجێک چۆن ئەکەوێتە ناو ئەو بابەتەوە، ژنیش بە هەمان شێوە کاریگەکو پێتەڵم هەر کێشەی کۆمەڵایەتەکەیەتی یا خولایەن ئابوووریەکەیەتی یا شێوازی کارەکەیەتی واکاکە ژنێک بکەوێتە بەر هێرشی بەکارهێنانی مادەی هۆشبەر بەکاربهێنرێت بۆ ئەو بابەتە. پیاوی واشەیاڵە پێویستەکان من وا ئیشەکەم کە 24 سعات نەخەوم، تێگەی پێویستە لایەن ئابوووریەکەی واکاکەم کەسە کارێکی زیاتر بکات، جوودێکی زیاتر بکات لەبەرەوە مادەی هۆشبەر بەکارهێنێ.
ئافرەتیش بە هەمان شێوەز لەوە چێ پێویستەکە شێوازی کارەکەی وا بخوازێت کە مادەی هۆشبەر بەکاربێنرێ و ئیستیغلال کرێە لاەنە ئابوووریەکەی. ئەوە من لەوانێ پێش 4-5 ساڵ ئەو ڕێژەیە کەمتر بوو لە ناو ژنانە، ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەر کەمتر بوو. یەکێک لەوانەیە کەوتم هەیە بۆ چارەسەرکردن یعنی نەخۆشی خۆیەتی وەکو چارەسەرێکی جستەیی بەکارهێنێ، ئازارشکێنێ بەکارهێنێ، یا هەیەە ئەوانەی کە کێشیان زیادە بە بیانکەوانەمانە بیانون بێ بیانووی ئەوەی کە بۆ دابەزاندنی کێش بەکاری ئەهێنێ، یا هەیە مەسەلەن لەلایەن مێردەکەیەوە ئیستیغلال کراوە بۆ بەکارهێنانی ئەو ماردەی یاخوەکو وەسییتێک بەکاری هێناوە لە بینی خۆیان و لە بینی دەرەوە. گەر لە ڕۆ سیاسەکەی و ئێمە ئەگەر سنوورەکانمان کۆنتترۆل کراو بێ، یعنی پێم وایە ئەم کارە ڕوونایەت تێگەی ئەمە بابەتێکە بەس کەمی وشیاری خەڵکەکەش بەرامبەر بە مادەی هۆشبەرە، ینی خەڵکە بێ خۆی وشیار بێ بەوەی کە من مادەیەک بەکار ئێنم دوایی ئەبم بە تاکێکی چۆن لە ناو کۆمەلگای بم بە تاکێکی بێئاگا لە کۆمەلگای هەش شتێک بگوزارێ لەم وڵاتە من بێئاگا بم لە بابەتەکان. کەسەکە ئیستیغلال ئەکرێ بەوەی کە پارێکی زۆری لێوەرئەگیرێ کۆمەڵە کەسانێک مستەفیدە بن لە ڕووی مادیەوانێ، کەسانی کەش لە ڕووی ئابووریۆدا ژیانی ئابووریان خراپە بێ، ژیانی کۆمەڵایەتیان خراپە بێ. ئەگەر ئەو کەسە ئەگەر هاتوو بەردەوام بێت لەسەر ئەو مادە هۆشبەرە، نەک جارێک دووجار، ئەگەر هاتوو بەردەوام بوو ئالوودە بوو بۆ مادە، طبعاً ئەم کەسە بازرگانی پێوەکرێت، طبعاً بۆ کاری نەشیا و بەکاری هێندێت، هەموو کارێکی خراپی ئەتوانێت ببێ بە کەسێکی تاوانکار. خۆی ئەم کەسە پێش ئەوەی کە ئەچێتە ناو دنیای مادەی هۆشبەرەوە کەسێکی بێتاوانە، مەکو حاڵەتێکی نەخۆشی سەیری بابەتەکەکەین. ئەگەر هاتوو بوو بە کەسێکی ئالوودە بوو، تاکید ئەوە بەرەو ڕووی تاوانی ئەبات و بەرەو هەموو کارێکی نەشیا و ڕوبەڕوویە بێتەوە. خۆی ئێستادا تەنها چارەسەرکە لە ناو کۆمەلگای ئێمە زیندانی کردنە چاکسازیەکانە. بەڕاستی چاکسازی تەنها شوێنێک نییە بۆ چارەسەرکردنی ئەو کەسانی کە مادەی هۆشبەر بەکارهێنن، لەبەرەوەی حاڵەتی دووبارە بوونەوەی زۆرمان هەیە لە ناو چاکسێزەکانە. کەسێ بە مادەی هۆشبەر بۆ دوای 2 ساڵی کە بە هەمان مادەوێتەوە، جارێکی کە بە هەمان مادەکاتە، پێویستە لەسەر حکومەتی هەرێم کە سنتەرێکی چارەسەر دابنرێت بۆ مادەی هۆشبەر، کە وەکو تاوان سیر نەکرێ، وەکو نەخۆشی سیرکرێ. و زائیدەن کەسان هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە هوشیار بکرێتەوە بەرامبەر بە زیانەکانی مادەی هۆشبەر، کە چه زیانێک لە تاک ئەیاد لە ناو کۆمەلگادایە بەگشتی چه زیانێکی بۆ کۆمەلگا هەیە لە هەموو لایەنەکانەوە، لایەنی کۆمەڵایەتیە، دەرونیە، ئابووریە. سنوورەکان کە ئێمەکە لەگەڵ ئێرانە، لەگەڵ تورکیان کە هاوسنوورین، پێویستە ئەو شوێنانش هەمووی کۆنتترۆل بکرێت. من تەنها داواکاریم هەیە لە هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە کە وشیار بن بەرامبەر بە بەکارهێنانی مادەی هۆشبەر، بزانن مادەی هۆشبەر پێشەوەی کە بەکار ئەهێنرێ ئەو کەسێک کە ئەیاتە دەستە ئایا هاوڕێیەکتە، ئەبێ لەوە تێبگەین کە هاوڕێ هەموو کاتێ شتی باشت پێ ناڵێ، ئەگەر شتێکی باشت پێ بڵێ باشێکی بۆ خۆیەتی نەک بۆ ئەو. ئاگادار بێ لەوەی کە کاتێک شتێکی ئەدرێتی ئەڵێ ئەمە بۆ ئەوە باشە، ئایا لە ڕووی دەرمانەوەی جارووا مەسەڵی ئازارشکێنە، ئازارشکێن ئایا بە چی شێوازێکی علمی ئازارشکێنە. بۆ نمونە ئەبێ مناڵەکانمان هوشیار بکەینەوانێک کە هیچ شێکمە لە دەرەوەی سنووری، ینی شتێکی ئاوا کە بەکار هاوڕێیەک نەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە مناڵەکەم ینی لە کێشەی کۆمەڵایەتی بە دوورە هەر کێشەیەکی هەبێ هاوڕێیەکی ببێتەوەی چارەسەرکردنی کێشەکانی لە ڕووی مادەی هۆشبەرەوە، یا جارووا کەسێکەڵێ لایەنە ئابوووریەکەم وام لێکا کە مادەی هۆشبەر بەکارهێنم لە بەرەوەی داخەوم، لە بەرەوەی تاقەیەکی زیاترمێ، چونکە خی گەورە بۆیە ئینسانێکە ئیسراحەتێکی ئااتێ پێویستەکە بخەوێ، پێویستەکە کار بکە لەوانێ ئەمە شتێکە شتێکی ئیلای پێویست ناکات تۆ بە مادەیەک خۆت مەسەلەن خۆشی بە خۆت ببەخشی یاخود تاقەیەکی زیاتر بە خۆت بی، پێویستەکە کۆمەلگا بە تەواتی وشیاری وەربگرێ لەسەر مادەی هۆشبەر و زیانەکانی مادەی هۆشبەر.